بڕیارە لە ماوەی 15 ڕۆژی داهاتوودا نەخۆشخانەیەکی دیکەی تایبەت بە ڕووبەڕووبوونەوە و پشکنین و چارەسەری نەخۆشی کۆرۆنا لەسەر ئەم پارچە زەویە لە شاری سلێمانی دروست بکرێت. ئامادەکاریەکی چڕی کارکردن بەرچاو دەکەوێت و ستافی پزیشکی نەخۆشیەکە ئامادەکراون و دوا بە دوای تەواوبوونی بینای نەخۆشخانەکە لە ئەگەری بوونی هەر حاڵەتێکی کۆرۆنا پێشوازی لە گومان لێکرا و توشبوان دەکرێت. ئەم نەخۆشخانەیە کە کارکردن تێیدا بەردەوامە لەلایەن خێرخوازان و تێچۆکەی لە ئەستۆ گیراوە و دەستگای گشتی تەندروستی پێشمەرگە هەم خاوەنی بیرۆکەکەن و لەلایەکی دیکەشەوە زەویان بۆ ئەم ناوەندە تەندروستیە تەرخان کردووە. پەیوەندیمان کرد بە چەند بەڕێزێکەوە خۆشحاڵانە و هاتنە پێشەوە لەگەڵمان هەر دوێنێ دەستمان کرد بەکار دوێنە سەعات 11 نیۆڕۆ دەستکرا بەکاری بڕین لەم ئیشەیە و ئەم مودەی کە دامانناوە بۆ تەواوبوونی ئەم پرۆژەیە مودەی 15 ڕۆژە. 10 ڕۆژ ئەبێت هەیکەل و بینا تەواو بێت لە 5 ڕۆژی دواییە ئێمە دەستەکەین بە تەجهیز و حازرکردنی و ئەم شوێنە لە سەرەتایە کاپاسیتەکەی 30 بێت توانای زیادکردنی هەیە بۆ 100 بێت. ئەم نەخۆشخانە ئەمێنێتەوە بۆ هەموو نەخۆشخانە بۆ نەخۆشیە گوازراوەکانی تر لە پاشە ڕۆژە ئەم نەخۆشخانەیە بەکارهێنین وەکو نەخۆشخانەی چاودێری ورد کە ئەمە لە دەرەوەی نەخۆشخانەکانە ئینفێکشن تیای ناگوازرێتەوە هەوای پاک ئەچێتە ژوورەوێتە دەرەوە و ڕێڕەوی چوونە ژوورەوە لاگەڵ هاتنە دەرەوە دوو ڕێڕەوی جیاوازن کە ئەمە ستاندەرێکی عالەمیە بۆ میشاکرێ. من لێرەوە ئەمێ سواسی ئەو بەڕێزانە بکەم چەند ناوێک کە کاک حاجی سالاری ئەحمەد شاسوار کاک حاجی ئاکۆی حاجی ڕزای چەرمەگا کە جاری پێشوش نەخۆشخانەی شێرکۆیان دروست کردووە و هەروەها چیمەنتۆی ئەرزی و بیناکە لەلایەن کاگاسۆی حاجی محەممەدی بامۆچیەوە دابین کراوە و کاگڕێهێڵی وەساجلی سەپەرشتی ئیشەکانی کردو و هاوکاری کردوین هەر بۆی ئەو ناوانم خوێندەوە لەبەرەوەی هاندانێک بێ بۆ خەڵکی تریش دەوڵەمەندانی شار ئەوانەی کە لە توانایانەیە هاوکارمان من. لە ماوەی ڕابردوودا نەخۆشخانەکانی فریاکەوتنی سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگە بچووکترین گومان لێکراوی کۆرۆنایان دیاری کردووە و وەگەم پزیشکەی نەخۆشخانەکەش ڕای دەگەیەنێت هیچ حاڵەتێکی تۆمارکراوی ڤایرۆسەکە دەرنەکەوتون و ستافەکەشیان بە چەندین ئامێری پێشکەوتوو لە خزمەت کەشێکی ئارام و بەرگرتن دەبن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا. ئەو ڕێوشانی کە دەستگای تەندروستیش پێشمەرگە گرتوێتێ بەر ئەوەیە کە تیمێکی حازر کردووە بۆ وەرگرتنی نەخۆش پێشەوەی نەخۆشەکان داخلی فریاکەوتن و کلینیکە ڕایشکاریەکان بن و بەرکەوتنیان هەبێت لەگەڵ نەخۆشەکانی ترا دەستنیشانکردنی سەرەتاییان بۆ ئەکرێت لەو نیشانە و ماکانی کە لە ئەنجامی توشبوونی ڤایرۆسەکەەوە توش ئەبێ وەکو بەرزبوونەوەی پلەی گەرمی کۆکا و هەروەها تەنگە نەفەسی و قورسی لە هەناسەدانە وەروە پرسیاری گەشتکردن یاخود چۆڵی تاریخی گەشتکردنیان بۆ دەرەوەی وڵاتیان ئەو وڵاتانی کە توشبوونیان هەیە پاشەوەی کە نەخۆشەکان فلتەر کران ئەگەر نەخۆشەکان هیچ نەوە ئەگومانێکیان نەبوو لەسەر لە ئەو حاڵەتی کە گومانایی بێ لەوەی کە توشبوو بێ یان هەڵگری ئەو ڤایرۆسە بێ ئەو کاتە داخلی دەستگای تەندروستی پێشمەرگە بەشی کردنکی ڕایشکاری و فریاکەوتن دەبن. نەخۆشخانەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە کەوتونەتە جێژاوی قەیرانێکی مادی قوڵ و بەڵام دەستەوسان نین بەرامبەر حاڵەتە لە ناکاوەکان و پێشبەست بە ستافە مادوونەناس و ئامێرە مۆدێرنەکانیان هەمیشە خزمەت و قسەی تازەیان هەبوو بۆ خەڵکی و بۆ دۆخی هەنووکەش کە ڕێگریە لە بڵاوبوونەوەی کۆرۆنا پلانی خێرایان هەیە. ئەوەی پزیشکان بە گرنگی و باسی لێ دەکەن بوونی بەرزی بەرگری لەشە بۆ ڕوبەڕووبوونەوە بە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەر بۆیە دەڵێن ناوەندە تەندروستیەکانی سلێمانی هەوڵ دەدا زۆرترین خزمەت پێشکەش بۆ کەسانە بکات کە گومان یاخود توشبوون بۆ نەخۆشیە و ئەوەی پێویستیش بێت خۆپارێزی لەوان و چارەسەر لە ناوەندە تەندروستیەکان. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.